بێگومان هەستێکی ناخۆشە هەروەکو ئینسانیەت عەتفت ئەجوڵێ بۆیان بێگومان هەستێکی ناخۆشە بەڵام هیوادارین کار بکەین بۆ ئەوەی کە ڕاستی و دروستی بەڵگەکان بکەینە ڕوو. دڵسڵاوە لێ بێ ئەم جلانە چییە لەبەر تاتۆ؟ سڵاو لە تۆش پێشەکەی بە خێراتنتانەکەم. ئەم جلانە جلی بەشی بەڵگەی تاوانە لە پەیمانگەی تەکنیکی و پیشەیی برایت لە ساڵی 2024 یەکەم جا لەسەر ئاستەرێمی کوردستان کرایەوە. پسپۆری شارەزا و کۆکردنەوەی بەڵگەی کێسە تاوانکاریەکان بۆ دامەزرانە مەدەنی و دامەزرانە دەوڵەتی و نێودەوڵەتیەکان ئامادە دەکەین. وانەکانمان لە بەشی بەڵگەی تاوان زۆربەی کات وانەکانمان پراکتیکیە کادیری ئەکادیمی بە ئاگا ئامادە دەکەین. وانەکانمان پێک هاتووە لە یاسا زانستی دیجیتاڵی دادی پزیشکی دادوەری زانستی شانووی تاوان. باشە بۆ نمونە تۆ کاتێک کە خوێندن تەواوەکەی لێرە ئەبی بەچی؟ ئەم بە لێکۆلەری شانووی تاوان لە بەڕێبەراتی پۆلیسی سلێمانی؟ بەڵێ. ئەو شتانە چین ئەو گرنگی ئەم بەشە لە چیایە؟ چی بە ئێوە ئەوترێتیایە؟ ئێمە بەشەکەی ئێمە زیاتر کارەکاتەوە سەر ڕێگە قانونیەکان بە قانونی بە پراکتیکی هەموو بەشەکانمان پێ ئەوتری و ڕێنماییمان ئەکرێ لەسەری وەکو شانووی تاوان کۆکردنەوەی بەڵگە تاوانەکان کۆکردنەوەی شوێن پێ پەنجەمۆر پێکاری لەسەر مەیت ئەو بەشانەمان پێ ئەڵەن کە نەقس هەیە لە وڵاتی ئێمەیە زۆربەی کەیسێ بەلاڕێیا درێ هەموو زانیاری گرنگەکان لەسەر کەیسی کوشتنە مردنە هەموو کەیسەکانە. لە کاتی ڕاهێنانەکانتانە لە کاتی وانە خوێندنە بەڕاستی ئینەبین دەرمەبینیەوە؟ بەڵێ بێگومان پزیشکیدار وێزێکمانەیە برای لە پزیشکیدار وەزە چۆن یەکەم جاکە بینی؟ وڵی تۆزە سترێسە بی بەس ئیتر من خولیا حەزم زۆرە بۆ بەشەکەم ئەوش کارە کاتە سەر کاتێکە تۆ تەرمێکە بینی ئەگەر ئاسەواری فیشەکی پێوە بێ ئەتوانی دیاری بکەی کە چی بۆ چۆن بۆ؟ وڵی ئێمە هەمووی بە کارەمای ئەخوێنین هەمووی لەوانەیە و لە پراکتیکیە ئەخوێنرێت هەموو یعنیوانێکی گرنگە کە دانراوە لە وانەکانمانە بۆمان زیاد کراوە کە ئیخوێنین گرنگی پێ ئەدەین بە شێوەی یاسایی بە شێوەی کۆکردنەوەی بەڵگەکان دەستنیشانکردنی برین شێوازەکانی هەمووی گرنگیمان پێداوە لە پەیمانگاکان بە شێوەیەکی زۆر ئەکادیمیانە. ئێوە چەنە مۆجبن کە تەخەڕوجەکەن لەوێ؟ ئێمە ئەم ساڵ ئاخری ساڵمانە یەکەم مۆجبین. یەکەم مۆجبن؟ بەڵێ. هیچ ئۆفەرێکتان بۆ هاتووەتە پێشەوەی کە تەخەڕوجکەن؟ وەڵی ئەم بەشەی ئێمە ئۆفەری زۆرمان بۆیتە پێشەوە لە داهاتووە کە تەواویکەین چکە ئەم بەشەی ئێمە یەکەم کەسی لەسەر یەکەم پەیمانگایە لەسەر ئاستێرەمی کوردستان کە بەشی بەڵگەی تاوان بکاتەوە بێگومانیشین کە تەواوی بکەین ئیشی باش و دەستپێکی باشمان بۆیتە پێشەوە لە کارەکەمانە. ئێستا هیچ کەیسێکیان نیاوەتە دەستێ بڵێ ئەمەمان بۆ یەک لای بکەرەوە توانی بێتێ نەتیجەکەی دەربێنی؟ ئیمتیحانمان کراوە بۆ نمونە کەیسەکان هێناوەتە بەردەمان وەک شانۆگەری کەیسی کوشتن بووە وتیان دەستنیشانی کە ئەم کەیسە خۆکوژیە ئەم کەیسە کوژراوە ئەوە توانیمانە و ڕوونیکەینەوە بە جوانی داتایی بنووسین بۆ ئوستازەکەمان. باشە بێم جلانشتان لە بەرابێ؟ بەڵێ ئەم جلی عملیمانە بۆ هەموو کارە بۆ هەموو ئیش عملەکانمان ئەبێ ئەم جلە عملیانەمان لەبەرابێت. گرنگترین ئەو بابەتانە چی بوو کە پێتان وتراوە لە کاتی وانەکانە؟ گرنگترین ئەو کارانی کە پێمان وتراوە بڕوا بەخۆ بوون زۆر بڕات بەخۆ هەبێ گرنگی بدەی بە بەشی یەکەم شت گرنگی بدەی بە بەشی قانونی و یاسایی لەو ئیشێتە ئیشەکەی خۆت خۆش بێت بە بڕوا بەخۆبوون و بە سەربەرزی و ئیشکەیت گرنگترین ئەوانی کە پێمان وترا ئەوەیە کە بڕوامان بەخۆمان هەبێ بە سەربەرزانە ئیشکەین و کەیسی ڕاست و دروست بخەینەوە. باشە هەندێک لە تەرمەکان جاری وایە شێوێنراون زۆر ئاسەوارێکی ناشرینیان پێوەیەوە بە شێوەیە شێوێنراوە ئەمە چی لای تۆ دروستەکە؟ بێگومان هەستێکی ناخۆشە هەروەکو ئینسانیەت عەتفت ئەجوڵێ بۆیان بێگومان هەستێکی ناخۆشە بەڵام هیوادارین کار بکەین بۆ ئەوەی کە ڕاستی و دروستی بەڵگەکان بکەینە ڕوو. کاتێکە بەڕاستی و دروستیەکەی ئاشکرا ئەکەی ئەمە تا چەندی هەستێکی خۆشایە بە تۆ؟ بێگومان هەستێکی زۆر خۆشە هەر بۆش ئیشەڵا کارەکەین پشت بەخوای گەورە ئیشەڵا بۆ ڕاستی و دروستی ئەو بەڵگانە و بۆ دەرخستنی کەسی زوڵم لێکرا و ئەو کەسانی کە زوڵمیان لێکراوە ئیشەڵا کیسەکانیان بەڕاستی و دروستی ئەکەینە بەردەم دادگا لە داهاتووە.